شکار عازم محەممەدە خەڵکی شاری هەولێرم سەرەتای دەستپێکردومە بە ئیشی دانانی مەطعەمەوە بوو بە خۆم ماسیم زۆر دەخوارد پاشان لە ڕێی چەند برادەرێکەوە مەسەڵەن ئەو فکرەیان دامێکە مەطعەمی دانەی مەطعەمەکەمان داناوە ئێستاش نزیکەی 10 ساڵ و نیوە مەطعەممانەیە ئەوەی کە دەشبین ئێستا تقریبا یەک لە مەطعەمە ڕاکەکانی شاری هەولێر مەسەڵەن لە ماسی مەطعەمی مەیە ئەوانەی کە دەشێن مەسەڵەن جارێک دێت جاری دووەم و سێم دێتەوە مەطعەمەکەی ڕایان لە خواردنەکەیە نوعیەتی ماسیکەی کار بە ئەمە لە منطقەی داخۆم دەینین ئێستا دوو زۆر برژانیشمان هەیە تەندورمان هەیە و مەزگووتیشمان هەیە بەنسبەت فرۆشتنی ماسیش مەسەڵەن بازار دیار نییە ڕۆژەیە مەسەڵەن دەگاتە نیوتن ڕۆژێ 200 کیلۆ 300 کیلۆ بەس باشە عمومەن ئەلحەمدوللا یعنی خواستی زۆر لەسەرە